لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی سەد لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورەوە هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وقالوا كونوا هودا أو نصارى تهتدوا قل بل ملة إبراهيم حنيفا وما كان من المشركين. بەڵێ بەڕێزان هەر لە درێژەی باسی ئەهلی کتاب خوای گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمی ئەوان کەسانێکن داوا و بانگەواز لۆ ئەو بەرنامەی کە پێیان وایە ڕاستە بانگەوازی لۆ دەکەن، وەکو دەفەرمی وەقال و گوتیان، کەواتە ئەهلی باتیل بانگەواز لۆ باتیلی خۆی دەکا، من بابین ئەولە ئەسڵ وایە ئەهلی حەقیش بانگەواز لۆ ئەو حەقەی بکەن کە پێیانە. گوتیان ببنە جوولەکە یان دیان تەهتەدوو، دیارە کون و هودەن ئەو نەسارا لێرەدا خوای گەورە سوبحانەهو وتەعالا قەولی هەردووچیانی بە یەک جوملە هینایەتەوە بچەکە لە بەلاغەتەکانی قورئان پیرۆز، واتە جوولەکە گوتیان ببنە جوولەکە تەهتەدوو، و هەروەها نەسرانیەکان گوتیان ببنە نەسرانی و ببنە فەلە تەهتەدوو، ئەوە ڕێگای هیدایەت دەبینەوە. کەواتە جوولەکە و دیان هەریەک لەوانە بانگەواز لە بۆ منهەجەکەی خۆی دەکا، ئەو منهەجەی کەوە لە ئەسڵەوە دینێکی سەماویە، بەڵام لە دوایی پێغەمبەرەکانیان عەلەیهیمو سەڵات وەسەلام بە تەئکید تەحریفیان کردیە، زیادە و نوقسانیان تێدا کردیە. ئیتر داوا و بانگەواز دەکەن لە بۆ ئەو باتیلەی کە ئەوان لەسەریدان بە حوکمەوەی کەوە لە دوای هاتنی پێغەمبەری خاتەم عليه الصلاة والسلام بەتەئکید دینەکەی ئەوان نەسەخ بوویت و ئەوجا لەگەڵ ئەوەش ئەوان داوا و بانگەوازی لۆ دەکەن، دەڵێن ئەگەر بێت و ئیتیباعی میلەتەکە و دینەکەی ئێمە بکەن ئەوجا ئەو کاتە تەهتەدوو، ئەو کاتە ڕێگای هیدایەت دەبینەوە. خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمی صلی الله عليه وسلم و لە دواییش بە شوێنکەوتەی پێغەمبەر دەفەرمی صلی الله عليه وسلم بڵێ بەل میلەتە ئیبراهیم حەنیفە، نەخێر نە ئیقتیدا بە منهەجەکەین گۆ دەکەین جوولەکە، نە ئیقتیدا بە منهەجەکەین گۆ دەکەین نەسرانیەکان، بەڵکو میلەتە ئیبراهیم حەنیفە، میلە بە معنای دین دێ، بەڵکو ئیتیباعی میلەت و دینی ئیبراهیم دەکەین کە ئەویشیان حەنیف بوو وما كان من المشركين. طبعا منهەجی یەهودیەت یان منهەجی نەسرانیەت وەکو گوتمان لە دوای پێغەمبەرانیان عەلەیهیمو سەڵات وەسەلام بە تەئکید تووشی زیادە و نوقسان بوو لە سەردەستی شوێنکەوتوانی، ئیتر تووشی شرک بوون، تووشی کوفر بوون، تووشی ئینحرافات بوون، بەڵام ئەوەی کەوا خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەوەی خوای گەورە فەرمانمان پێ دەکا و بە فەخر و شانازیەوە ئیتیباعی بکەین میلەتی ئیبراهیمە، ئەو ئیبراهیمەی عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەبوو الئەنبیایە و جوولەکە و دیانی ئیدعا دەکەن کە گوایە لەسەر دینی ئەون، بەڵام خوای گەورە دەفەرمی نەخێر، لە وەڵامی داوا و بانگەوازیەوان بڵێن بەڵکو ئیتیباعی دینی ئیبراهیم دەکەین، ئەو ئیبراهیمەی کەوا ئەو دین و میلەتەی ئیبراهیم کەوا حەنیفە، حەنیفە بە معنای ئەوەی کەوا ئەو ئیبراهیمەی عەلەیهی سەڵات وەسەلام کە پشتی لە هەموو باتیلێ کردبوو تەنها و تەنها ڕووی لە خوا بوو سوبحانەهو وتەعالا. لێ هەندێک لە زانان دەفەرمن حەنیفە بە معنای مستەقیمە، کەواتە ئەو ئیبراهیمەی کەوا مستەقیم بوو لەسەر ئەو منهەجی تەوحیدەی کە خوای گەورە پێی ڕەوانی کردبوو. ئیتر ئەبوو الئەنبیای عەلەیهی سەڵات وەسەلام، کەواتە ئێمە و ئەنگۆ وەرن هەمومان ئیتیباعی میلەتی ئیبراهیم دەکەین، ئەو ئیبراهیمەی کەوا حەنیف بوو مائیلەن عن کولی شرک، پشتی لە هەموو شرکێک کرد بوو، تەنها و تەنها ڕووی لە خوا بوو، ڕووی لە تەوحیدی خوای گەورە بوو، وما كان من المشركين، بە هیچ شێوەیەکیش ئیبراهیم لە ڕیزی مشریکان نەبوو. کەواتە لێرەدا وەکو زانان دەفەرمن ئەوە تەعریضە، واتە ئەوە
بەمانای ئەوەی دێکەواتە جوولەکە و دییان لە دوای پێغەمبەرانیان عەلەیهیمو السەڵات وەسەلام تووشی شرک هاتن. ئیبراهیمیش لە کەسانێکی مشریک نییە، کەواتە ئەوان مشریکن، کەواتە ئەوە ڕەدی جوولەکە و دییانە کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا بە مشریک وەسفیان دەکات. ئیبراهیم لە مشریکان نەبوو عەلەیهی السەڵات وەسەلام، بەڵکو حەنیف بوو، موسلیم بوو، موحید بوو. ئەوجا خوای گەورە لە بەرامبەر قەولی ئەوان کاتێکەوە داعوە و بانگەواز لە بۆ باتڵەکەی خۆیان دەکەن دەفەرمی قولوا ئەنگۆش ئیماندارینە. دەی ئەنگۆ ئەحەقترن بەوەی کەوا ئەنگۆ بانگەواز بکەن و ئەنگۆ ئەحەقترن لەسەر حەقترن کەوا بە فەخر و شانازیەوە ئەو منهەجەی کەوا خوای گەورە هیدایەتی داینە ئیعلانی بکەن. قولوا آمنا بالله وما أنزل إلينا. کەواتە بڵێن وەکو ئیبن کەثیر ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی بڵێن بە قەولێک کەوا لە دڵ و دەروونەوە هەڵدەقوڵێ بە ئیمانێک کە لە ناو دڵ و دەروونەوەیە ئەو قەولە لێتان بێتن با بڵێن لێتان بەدی بکرێ لەبەرەوەی وەکو دەڵێتن قەول فەقەت ئەگەر تەنها قەول بیتن بەبێ ئەوەی کەوا لە دڵ و دەروونەوە هەڵقوڵێ بەبێ ئەوە قەناعەتی قەلبی تێدابی ئەو قەولی منافقینە، قەولی منافقینە. و هەروها ئیمانێک کە لە ناو دڵ و دەروون بی بەبێ ئەوەی کەوا بە زمان بە قەول تەصدیقی بکەی ئاعترافی پێ بکەی ئەویشیان بە تەئکید ئیمانێکی نوقسانە. کەواتە بە دڵ و دەروون و بە قەناعەتێکی قەلبیەوە ئەوجا بە زمان دەری ببڕن بە فەخر و شانازیەوە بڵێن قولوا آمنا بالله، ئیمانمان بە ذاتی ئەڵڵاهی نایە سوبحانەهو وتەعالا و بە هەموو ئەو شتانەی کەوا خوا فەرمانی پێکردێ سوبحانەهو وتەعالا وما أنزل إلينا. کەواتە بەڕاستی ئینسانی مسلمان ئەسڵ وایە فەخر و شانازی بە منهەجەکەی خۆی بکە، فەخر و شانازی بە دینەکەی بکە، فەخر و شانازی بکە و ئیعلانی بکە. قولوا بڵێن ئیمانمان بەخوا هینایە سوبحانەهو وتەعالا و ئیمانمان بە ئەو کتێبەی هینایەکەوە وما أنزل إلينا کەوا لە بۆ ئێمە دابەزیە لەلایەن ذاتی ئەڵڵاه سوبحانەهو وتەعالا، ئەو خوایی کەوا قورئانی پیرۆزی دابەزان کە قورئان کۆتا کتێبی خوای گەورەیە سوبحانەهو وتەعالا لە بۆ ئەشرەفی خەڵق کەوا محەممەد المستەفا صلی الله عليه وسلم لە بۆ کۆتای ئومەتان و خەیری ئومەتان کەوا ئومەتی ئیسلامە ئێمە لەسەر ئەو دینین، لەسەر ئەو منهەجەین، فەخر و شانازیشی پێ دەکەین، لە بۆ خۆمان و دەعوە و بانگەوازیشی پێ دەکەین. وما أنزل إلى إبراهيم وإسماعيل وإسحاق ويعقوب والأسباط. كواتا إيمان من بذات الله هي سبحانه وتعالى بربوبية پروردگاريتكي بألوهية پرستراويتكي بأسماء وصفاتكاني إيمان من به هي إيمان من بالقرآن هي وإيمان من بو كتابانه هي كوالا بيشي پیغمبري ما عليه الصلاة والسلام لبو باقي پیغمبران دي كهاتيا لو أنا وما أنزل إلى إبراهيم أو كلبو إبراهيم دابزي كوكو معلومة كخواي يقول إشارات بذلك زي قاعدك وصحف إبراهيم وموسى كانت الصحف لبو إبراهيم ولبو موسى دابزي كانت أوي لبو إبراهيم دابزي عليه الصلاة والسلام أوي لبو إسماعيل دابزي أوي لبو إسحاق دابزي أوي لبو يعقوب دابزي ديار أوانا هموي كبابلين لنوي إبراهيم عليه الصلاة والسلام وكو إسماعيل وإسحاق كورينا كوري إبراهيم صلى الله عليه وسلم خانة سلم يعقوب كوري إسحاق كوري إبراهيم هميان بيغمبرن والأسباط وهروها أوي كوالبو أسباط دابزية أو يشبه همان شيوة أسباط ديار جمع سبطة سبط بمعنى حفيد دي حفيد نوا وكزانا دفرمون أسباط ليردا كوراني يعقوبا دوازده كوركي يعقوب عليه الصلاة والسلام أواني كوابون ببيغمبريان أوي لنوي أوان بون بيغمبرو هر يقلوانا لبو تيريق لتيركان بني إسرائيل ناردرابو إتر حفيدا وكو قلت ما صبت بمعنى حفيد وتحفيد نوي إسحاقا وهروها لنوي أوانش يواهبو بو بيغمبرو لبو بني إسرائيل روانكرا إتر إيمان من بهمو اكتبانها كلبو أو بيا وبرزانها تيلبو بيغمبران عليهم الصلاة والسلام وما أوتي موسى وعيسى وهروها أويكوا بخشراب موسى كبريتيبو للتوراة للصحف وهروها أوي بخشراب عيسى كبريتي لإنزيل وما أوتي النبيون من ربهم وهروها أويكوا بيغمبران كلبويان
ئەو کتێبانەی کە بەخشرا بە پێغەمبەران وما ئوتیە النەبیون من ربهم ئەوەی کە بەوانش بەخشرا بەگشتی لا نفرق بين أحد منهم کەواتە ئێمە ئیمانمان بە هەموو ئەو کتێبانە هەیە کە لە بۆ باقی پێغەمبەرانی دیکە لە پێش پێغەمبەریمە عەلەیهیمو سڵات وەسەلام دابەزیە کە دەڵێن ئیمانمان بە هەموو ئەو کتێبانە هەیەواتە ئیمانمان پێغەمبەرایەتی ئەو پێغەمبەرانەش هەیە عەلەیهیمو سڵات وەسەلام چونکە بەتەئکید مادام ئیمانت بە کتێبەکەی هەیە کەواتە ئیمان بۆ شەیەکەوە ئەو پێغەمبەرە لەلایەن خوای گەورەوە هاتیە سوبحانە وتەعالە لا نفرق بين أحد منهم بە هیچ شێوەیەک تەفریقە لە نێوان هیچ یەک لە پێغەمبەرانی خوا ناکەین تەفریقە لە نێوان هیچ یەک لە پێغەمبەرانی خوا ناکەن کەواتە ئەوە صفەتی ئومەتی خاتەمە صفەتی ئەهلی ئیسلامە کەوا میراتگیری هەموو پێغەمبەرانن میراتگیری هەموو پێغەمبەران ئیمانمان بە هەموو کتێبەکانی پێشترە و ئیمانمان بە هەموو پێغەمبەرانی پێشووتر لە پێغەمبەری مەکە هاتینە صلی الله عليه وسلم هاتیە هەر ئەوەش صفەتی ئومەتی خاتەمە بەڵام کاتێک کە دەڵێن ئیمانمان بە هەمووان هەیە ئیمانمان بە هەموو کتێبەکانیشان هەیە دیارە وەکو زانان دەفەرمون ئیمانێکی مجمل واتە بەگشتی ئیمانمان پێ هەیە بەگشتی ئیمانمان بە هەموو ئەو کتێبیانە هەیە ئەوەی کە لە قورئانی پیرۆز ناویان هاتێ وەکو سوحوف وەکو تەورات وەکو زەبور وەکو ئینجیل و هەموو ئەو کتێبانی کە بە ناویش ناویان نهاتێ لە بۆ پێغەمبەران ئیمانمان بە هەموویان هەیە بە مجمەلی و بەگشتی بەڵام ئیمانمان بە قورئانی پیرۆز جملەتەن و تەفسیلەن هەیە جملەتەن و تەفسیلە لەبەر چی ئەو فەرقە واتە ئەوەی کتێبەکانی پێغەمبەرانی پێشووتر عەلەیهیمو سەڵات وەسەلام ئیمانمان پێ هەیە کەوا خوای گەور لە بۆ ئەوانە ڕەوانە کردێ هەر هەمووش بە تەوحید هاتینە ئەسڵی عەقیدە لە کتێبەکانی پێشترێ و لە قورئانی هەر هەمووی یەکە بەڵام شریعەتەکانیان جیاوازە لەبەرەوەی خوای گەورە سوبحانە وتەعالە هەر کتێبێ و شریعەتێکی تێدا بووە لە بۆ ئەو کات و ئەو کەسانی کە لە بۆیان ڕەوانە کرایە لە بۆ ئەوان زۆر گونجاو بووە بەڵام لە دوای هاتنی پێغەمبەری دواتر خوای گەورە سوبحانە وتەعالە با بڵێن وەکو شریعەت گۆڕانکاری تێدا کردیەکەوە بگونجێ لەگەڵ ئەو ئومەتەی دواتر هەتا وەکو ئەو شریعەتەی کە لە قورئانی پیرۆز لە بۆ کۆتای ئومەت و هەتا ڕۆژی قیامەتیش دەگونجێ و صالحە خوای گەورە سوبحانە وتەعالە بەو شێوەی نردیتی لێیە ئەوانەی پێشترێ بە هاتنی قورئانی پیرۆز نەسخ بووینەوە بەڵام ئیمانمان پێ هەیە کە لەلایەن خوای گەورەوە دابەزینە و ئیمانمان بەو عەقیدەشێکەوە ناو کتابەکانی ئەوان هەیە ئیمانمان بە شریعەتەکەشێک کە لەسەر زمانی پێغەمبەرانیان باس کرایە عەلەیهیمو سەڵات وەسەلام بەڵام ئێمە مولزەمین بەو کتێبەی کە کۆتا کتێبە کە قورئانی پیرۆزە ئەو کتێبانەی پێشترێش لەبەرەوەی خوای گەورە کەفالەتی بە حیفزی ئەوان نەکرد لە بۆ کاتی دیاری کراو هاتبوون ئیتر لە دوای پێغەمبەرانیان وەکو باسمان کرد شوێن کەوتوان دەستکاریان کرد و زیادە و نوقسانیان تێدا کرد بەڵام کۆتا کتێب کە قورئانی پیرۆزە خوای گەورە کەفالەتی بە حیفزی کردێ وەکو دەفەرمی ئینا نەحن نەزەلنا الذیکر وئینا لەه لەحافظون کەواتە خوای گەورە هەتا ڕۆژی قیامەت هەر بەخۆی دایبەزە تا ڕۆژی قەنش پارێزگاری لێ دەکا ئیتر بە هەموو شێوازێک پارێزگاری لێ دەکاتن هەر کاتێک دوژمنانی ئەو دینە ویستە بیان گۆڕانکاری و بەسیطترین گۆڕانکاریش بکە خوای گەورە سوبحانە وتەعالە کەشفی کردێ و قورئانەکەی خۆی هەتا ڕۆژی قیامەت دەپارێزی بەو شێوەی وەکو لە بۆ پێغەمبەر دابەزێ صلی الله عليه وسلم ئیتر ئێمە لا نفرق بین أحد منهم وەکو کەسانێک ناکەین کەوا دەڵێن نؤمن ببعض ونكفر ببعض دەڵێن ئیمانمان بە هەندێک لە پێغەمبەران هەیە و کوفر بە هەندێک دەکەن يريدون أن يفرقوا بين الله ورسوله وكل سورة النساء دفرمي ديانوي جیاوازی لە نێوان خوا و پێغەمبەرانی خوا لە نێوان هەندێک لە پێغەمبەران و هەندێک لە پێغەمبەران کە ئێمە نەخێر ئیمانمان بە هەمووان هەیە و تەفریقە لە نێوان هیچیان ناکەین ئەوەش بەڕاستی صفەتێکی لائقە بە ئومەتی کۆتا ئومەت کەوا میراتگرانی هەموو ئومەتەکانی پێشووترە لا نفرق بين أحد منهم ونحن له مسلمون وهروها ئێمەی مسلمان کە ئیمانمان بە هەموو پێغەمبەران بە هەموو کتێبەکانیان هەیە و تسليمي خواي قورة بوين ونحن له أي لله سبحانه وتعالى كواتا إما تسليمي خواي قورة بوين قلبا وقالبا هر أوش معنى إسلام يا أيها الذين آمنوا ادخلوا في السلم كافة كواتا إما تسليمي خواي قورة بوين سبحانه وتعالى إمين كوا بهموش شوازي بظاهر وبباطن
بڕیارماندا خۆمان تەسلیمی خوای گەورە بکەین و هەر شتێکیش لەلایەن ذاتی ئەڵڵاوە بێ سوبحانەهو وتەعالە لەسەر چاو و لەسەر سەرمانیدا دەنێین و تەسلیمی دەبین وەکو گوتمان ئەوەش صیفەتی لائقە بە ئومەتی کۆتا کەوا بەڕاستی میلادگیری هەموو ئومەتەکانی پێشووتر و میلادگیری هەموو شریعەت و پێغەمبەرانی پێشووترە. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون